سەبارەت بەو گەنجانەی کە بەڕاستی ئەو حاڵەتیان بەسەر هاتبوو کە بەرەو قەبرستانێک ڕۆشتن لە سەعاتی شێشەودا. طبعاً یەکێک لەو گەنجانەی کە حاڵەتەکە باسەکە بە کورتی باسیەکەم لەوەی جەنابتان ئاگادار بن و ئەوژی کە لە لایڤەکەی ئەزانێ باسیشیەکەم سەعاتێکی شەو بۆ ڕۆشتن. طبعاً پێش ئەوە پێیان وتن کە بەڕاستی لە خەویەکیشیانە ئاگاداری کردنەوە بەوەی کە بەڕاستی لە فڵان شوێن سیحر هەیە. دووبارەی کردو لێی دووباری کردو خۆشی وەکو لایڤەکە باسی کرد وتی چەند جار پێوتم کە بەڕاستی لە خەوەکەمە لە فڵان شوێن سحر هەیە. ئەمە کە تکرار هەر خەوێ تکرار بۆ تحقیقا کە دووبارە بۆ ئەو بەڕاستی ئەو شوێنە سحری تایە و پێویستە بەڕاستی بەدوایە بچی. ئەو بوو کە لە دوای قیسەکەیان کە فەرمێ ڕۆشتن بۆ سەر قەبرستانەکەەوە بوو دوای نورێک لە قەبرەکەەوە دەرچوو کە گەڕاینەوە بەرەو ماڵ بێتاقەت بین و کەسێک لە تەقەی لا دراکە و کۆتاییەکەی لە هەورەبانەکە. قیسەی ئەم گەنجانە چییە و نهێنی پشتی ئەم بەسەرهاتە چییە؟ یەکەم مامۆستا ئەم خەوە کە بینراوە دوو بەڵگەی تایە. یەکەمیان بۆ ئەم سیحرەکە کراوە، طبعاً ئەمە سیحر بووە، ئەمە هیچ گومانێکی تیان نییە. ئەم سیحرەکە کراوە زۆر کۆن بووە بەڕاستی دوو خاڵ. یەکەم هەم ئەزیەتی مردووەکەی داوە بعد ئیذنی لا گەر ئیذنی خۆی لەسەر بوو بێ، هەم ئەزیەتی ئەو نەخۆشەی داوە ئەو مەسحوورەی کە بەڕاستی سیحرەکەیان لێ کردووە. ئیتر خۆی پەروەردگار جەل ثەنا وەکو شتێک با بڵێن ئەم خەوی داوە بە مێشی ئەم گەنجە بۆی تکرارژی کردوێتەوە بۆی بەڕاستی بەدوایە بڕوە و ئەم سیحرە بەتاڵکەنەوە. بەڵام مامۆستا سیحری قەبرستان ئەمەی هەیە، ئەم خاڵەی هەیە زۆر گرنگە. یەکەم سیحری قەبرستان لەلایەن ساحیرێکی گەورەوە ئەکرێت، ئەمە یەکەم خاڵ. خاڵی دووەم ئەم سیحرەکە ئەکرێت لە قەبرستان خادمی سیحرمانەی لەگەڵ خادمی جنە، یعنی خادم یعنی کارگوزار کە لەسەر ئەم سیحرە وەستاوە، نە ئەهێڵێ ئینسان بەلایە بێ، نە ئەهێڵێ حاش و جەنابتان ئەجەلەکم الله حیوانات بەلایە بێ. بۆ چکە بەدەست لێدان بە بردننی لەو شوێنە یاخود بە خستنی یاخود بە شکاندنی یان دڕاندنی ئەو سیحرە بەعد ئیذن الله هەڵەوەشێتەوە و ئینفاکە بێت. کەواتەمە زۆر گرنگە. ئەم قیسە بریتیە لەوەی کە ئەم سیحرە زۆر کۆن بوو و لە قیسەکەیشە باسێکە ئەڵێ قەبرستانێکی کۆن بووە، قەبرێکی کۆن بووە لە لای دەستە چەپ لە ڤیدۆکان موجودە گەر جەنابەت متابعی بکەیتەوە. جا بۆیە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە بەڕاستی ئەو شوێنە سحری تا بووە، بەڵام ئەو سیحرەش زۆر کۆن بووە، کاریگەریەکی یەکجاری زۆری هەبوو بەڕاستی، و ثانیەن جنی لەسەر بووە، ئەوەژی کە بۆیان هاتووە جن بووە و بریتیە بووە لە خادمی ئەو سحری کە بەڕاستی لەسەر ئەو دوعا هەبووە. بەڵام سواز بۆ خوای پەروەردگار کە بێ بوون. کەواتە ئەو ساحیرە بەدیار ئەو سحرەوە حرەسی داناوە. بەڵێ مامۆستا یان وەکوتم خادمی سیحرەکە یان جنە یان خادمی ساحیرەکە بووە، یعنی ئەم جنەکە دانراوە یان بۆ خادمی ئەو ساحیر دانراوە کە یعنی بڵێن کارگوزاری ساحیرەکە بۆ کە سیحرەکەی کردووە بۆی بەتاڵی نەکاتەوە، یاخود ئەوەتە خادمی سیحرەکە بووە کە ئەمە بەمەست پێی خادمی شێطان بووە. تێگەی لەبرات خادمی شێطان بۆ کارگوزار بۆ بۆی بە هیچ شێوازێک ئەو سحرە بەتاڵ نەبێتەوە. سحری قەبرستانم عادەتەی تەمەن مامۆستا حاڵەتی تر هەبووە، ئافرەتێکە بوو 7 ساڵ نەخۆش بوو مامۆستا، 7 ساڵ تێگەی قدر الله ما شاء فعل، 7 ساڵ نەخۆش بوو. سبحان الله دوعاکەی بەقاچی چۆلەکەیەک و بەسرا بووەوە، ئەم سحرەکە کرابوو لە قەبرستان بوو. ئەم چۆلەکە ئەهاتە سەرزەویەکە ئەم نەخۆشەی بینەمە ئەچووە سەردارە پەلێکی یعنی داری تیا بۆ قەبرستان ببینە مرۆخۆ زۆر داروانی تێ ئەچووە سەردارەکە نەخۆشەکە تێکەچوو لە دوای ئیزن و ویستی خوای پەروەردگار. کەواتە قیسەکەی بریتێ لەمی کە بەڕاستی ئەمە سحرێکی زۆر بەهێز بۆ کراوە و زۆر کۆنیش بووە، و ثانیەن ئەوەی کە هاتوۆتە سەرم گەنجانەوە بە شوێنیانەوە بۆ لە کاتی خەوتنەکە بەڕاستی ئەوە پەشۆکاون بریتی بووە لە خادمی ئەو سحرە کە جن بوو هاتوۆتە سەریان. بەڵام لە دوای ئەوەی کە بەڕاستی ئایەتل کورسییان خوێندووە ئەو بسملایان کردووە، ئەوە سواز بۆ خوا پارێزەر بۆ بۆیان ئەگەر ئەویان نەخوێندایە بەڕاستی بعد ئیذن الله لەوانەیە تووشی ناڕەحەتی و خەمۆخەفەت یاخود تووشی مەسی جن بوونایە و ناڕەحەتیکردنایە. بەڵام ئەوە بەڵگەکەی لەوەیە و من ئومێدەوارم بەڕاستی جارێکی تر بەدوای ئەو مۆزەلا نەچن و نەگەڕێنەوە بۆ ئەو شوێنە و هیچ بە هیچ شێوازی دەستکاری نەکەن ئیلا مەگەر کەسێکی ڕاقییان لەگەڵا بێ کە شارەزا بێ لەو بابەتانە، ئەوە ڕێنمونی بکەن ئینشاءالله بۆی ئەو سحرە بەتاڵکەنەوە.